جارێکی دیکە گومان دەکرێت پارتی و یەکێتی کوردستان بەرەو نەهامەتێکی دیکە بەرن و ئەو مەقاشە بن کە بەکاردەهێنرێن بۆ تێکدانی سەقامگیری هەرێم و عێراق. نوێترین کۆبوونەوە بەیاننامەی حکومەتی ماوە بەسەرچوو وا نیشان دەدەن وەکو خۆیان دەڵێن بەنیازین کارێک بکەین کە تەنانەت بۆ هەرێمی کوردستانیش خراپ بێت. لە ئەگەری جێبەجێنەکردنی ئەم داواکاریانەی هەرێمی کوردستان قسەی هەموو کۆبوونەوەکەش ئەوە بووە و بڕیاری هەموو کۆبوونەوەکەش ئەوە بووە کە لەوانەیە بڕیارێک بدرێت کە خزمەت بە عێراق و بە هەرێمی کوردستانیش نەکات. ئەم هەنگاوانەی حکومەتی ماوە بەسەرچوو دوای سەردانەکەی مەسرور بارزانی بۆ تورکیا دێت. چاودێرێکی سیاسی دەڵێت وای لێ دەخوێندرێتەوە تورکیا فشار بکات بۆ دووبارە هەناردنەکردنەوەی نەول لە ڕێگەی خۆیەوە. من ئاگادار بم بەغدا ڕێگە بەوە ناداوە ئەم ڕۆژ باشکرا بە سەرۆکی هەرێمی وتووە سەرۆکی وەزیرانی عێراق کە ڕێگە نادەین بارودۆخەکە بگەڕێتەوە پێش ساڵی 2023 و خۆتانەوە بفرۆشن و بەریسبەت ئەو ناوچە جێناکۆکانەشەوە ئەوانەش حکوومەتی هەرێمە بێ لەم بارودۆخە بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی بەیەکەوە کاری لەسەر بکەن سەردەمی هەڕەشەکردن لە یەکتری و بایان دەرکردنی بێبنەما نییە. تۆ نتوانی کێشەکانی ناوخۆ حەلکەی نتوانانی لە داهاتی ناوخۆ موچەیەک دێ نتوانی پرۆژەیە دروستکەی بەڵام هەرێم بۆ خۆیم کێشانە لە خوڵقێنێناوە بەناو زۆر جاریش دەستی دەرەکی ڕۆڵی هەیە لە تێکدانی وەزی عێراقا. من هیوادارم ئەوە وا نەبێەوە من پێم وان نییە هەرێم بیر لەوە بکاتەوە چونکە غەڵەتێکی زۆر گەورەیە. هیچ کەس بۆ ئێمە لە عێراق نزیکتر و لە پێشتر نییە کە لەگەڵ یان ڕێککەوی پێک بین و ئەگە تورکیا داواکاریکی لەو بابەتەی هەبێەوە بۆ بەرژەوەندی خۆیەتی و لە زەرەردی خەڵقی هەرێمی کوردستانە. کورد وەکو چۆن لە ڕیفراندۆمەکەدا تووشی شکستی گەورە هاتوو نیوەی خاکی کوردستان و دەسەڵاتی ئابووری لەدەستدا بەم هاشوشەی ئێستاش دەیکەن وای لێ دەخوێندرێتەوە بۆ بەرژەوەندی کەسی و حیزبی بیانەوێت نێوانیان لەگەڵ عێراق تێک بدەنەوە. لە ڕابردووە بەوەی گۆڕانکاریە خێراکانی سووریەوە و جۆرێک لە هیوا بەرەو گۆڕانکاری جۆرێک لە هاوکێشە هاتۆتە ئاراوە کە چاوەڕێکرێت لە عێراقیشا گۆڕانکاری ڕووبدا یان گۆڕانکاری بەسەر هاوکێشە سیاسەکانی عێراقا ڕووبدا. لەبەرەوە بە تایبەت ئەم نەمەتی قسەکردنەی حکومەتی هەرێم بە تایبەت پارتی لەم هەفتەیە کە قسەی پێکایەوە لێدوانی پێدا بەرامبەر بە بەغدا جۆرێک لەو کەوتنە ژێر کاریگەریەی پێوە دیارە و پێی وایە کە لەمەولا حکومەتی عێراق بە تایبەتەن ئاراستەی هێزە شیعیەکان بەرەو لاوااستر ئەڕوا ناتوانن وەکو جاران ببنە مەترسی بە تایبەتەن ئەو ئاراستەیە کە حەشدی شعبی و ئەو سیاسەتەکان نزیکە لە ئێرانەوە. ئەم جۆرە بە خێرایی کەوتنە ژێر کاریگەرەوە ئەم جۆری نەمەتی قسەکردنە وا ئەکات کە جارێکتر هەرێمی کوردستان ڕوبەرووی گرفت بکاتەوە و چونکە ئەگەری هەیە بەو شێوازە چاڕوانکراوە گۆڕانکاری لە عێراقا ڕوو نەدا چونکە هاوکێشەکان لە عێراقا ئاڵۆسترن و دەزوەردانەکان زیاترن. چاودێران دەڵێن ئەگەر دەسەڵاتدارانی کوردستان هەنگاوی هەڵە بنێن ئەم جارە بە تەواوی کوردستان بەرەو وێرانبوون دەبن. هیچ کات بەرژەوەندی هەرێم لەگەڵ ئەوەدانیە نێوانی لەگەڵ عێراق تێک بچێت چونکە بەوە گەلی کورد و قەوارە سیاسیەکەی زیان دەکات و باجەکەی زۆر خراپتر لە ڕیفراندۆمەکە دەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.